خۆشەویستانم سڵاو ئەم جارە لە ڤیدیۆیەکی نوێیە و لە چەند ڕێنماییەکی نوێدا یەکە گرینەوە. ئەم جارە بە پێ ئەو پرسیارانەی بەدەستم گەشتووە لەلایەن بەڕێستانەوە کە باز لەو کەسە بەڕێزانە دەکات کە هەرزەکارن یاخود کە تەمەنێکی کەمیان هەیە دەستیان داوەتە گۆرانی وتن ئایا بەردەوام بن یاخود گۆرانی نەڵێن یاخود ڕاهێنان بکەن نەیکەن سوودی هەیە زەرەری هەیە بۆ دەنیان بۆ ژێدەنیەکانیان لەم ڤیدیۆیەدا باسی لێوە دەکەین. بێگومان هەرزەکاران یاخود با بڵێن مراهقەکان یاخود با بڵێن گەنجەکان بەپێی زانست ئەم تەمەنە تەمەنێکی زۆر هەستیارە هەم بۆ کچان و هەم بۆ کوڕانیش. چۆن دەزانین کە گۆڕانکاری لە تەواوی جەستەی مرۆڤدا ڕوودەدا بێ جیاوازی بڵێن لە کچان و لە کوڕانە هەرێکە و بە شێوەیەک گۆڕانکاریەکان ڕوودەدەن. بۆ قورگ و ژێردەنیەکانی ئادەمیزادیش بەبێ جیاوازی بۆ کچان و کوڕانیش هەمان شتە. بێگومان بە پێی چینەدەنیەکانیان جیاوازە. بۆ نمونە کچان زیاترین دەتوانن چینی سۆپرانۆ و ئاڵتۆ بەکاربێنن، کوڕان باس و تینۆر. بە تایبەت کچان لە تەمەنی 10 ساڵیەوە بۆ 16 ساڵ هەموو گۆڕانکارەکان بە جوانی پێوەی دیارە بێ. بێگومان قورگیش وەکووتمان ژێدەنیەکانیش بێبەش نییە لەم گۆڕانکاریە. یەکەمین ئامۆژگاری تکایە ئامۆژگاری هەمیشە ئامۆژگاری هەمووان دەکەم نەکرد تەنها بۆ ئەم هەرزەکارانە بۆ ئەم تەمەن گەنجانە کە بڕۆنەوە سەری ڤیدیۆ کۆنەکانی من بکەن یەکێک لەوانە بە ناوی ئەپۆجۆ کە یەکێکە لەو ڕاهێنانەی کە فێرت دەکات چۆن بەشی خوارەوەی ورێک بەکاربێنی لە کاتی گۆرانی وتناوە یاخود چۆن بتوانی لە کاتی گۆرانی وتندا بە ورێک هەناسە بدەی. ئەمە یەکێک لەو ڕاهێنانە گرنگانەی کە بچنەوە سەری تکایە ئێستا ناتوانم دیسانەوە دووبارەی بکەمەوە بەڵام لە 3 بەشایە ڤیدیۆکان دەتوانن سوودی لێ بینن. لەم قۆناغەدا لەبەرەوەی هۆرمۆنەکان بە پێی زیاد و کەمی نازانم زیاد دەکەن کەمەکەن هەر بە هەمان شێوە جیاوازەکانی جەستەش لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە. هەنێک لەو مراهقانە یاخود لەو هەرزەکارانە لە کاتی قسەکردنە یاخود لە کاتی گۆرانی وتندا بە هەواوە گۆرانێکە دەڵێن یاخود بە هەواوە ئاوا بە هەناسەوە قسەکان دەکەن یاخود گۆرانەکان دەڵێن. ئەمە ئاساییە بەڵام تا ئەتوانی کۆنتترۆلی بکە وەکوتم لە ڕاهێنانی ئەپۆجویا بکەی بۆی بتانی کۆنتترۆلی و هەناسەدانت بکەی نەبێتە کەمی هەوا لە کاتی گۆرانی وتن. زۆنی سەوز و یاخود با بڵێن گڵۆپی سەوز یاخود بەشی حەوانەوە یاخود ئەو بۆشایەی کە ئێمە ئەتوانین بەکاری بهێنین لە قورگا کە سەلامەت بێ ژێدەنیەکانمان دوور بێ لە دامەجیەوە بڵێن دوور بێ لە خراپیەوە هەمیشە لە ئۆکتاڤێ زیاتر کە بڵێن 8 دەنگەکات هەمیشە لە ئۆکتاڤێ زیاتر دەنگ نەبەرزکەرەوە نەنزمکەرەوە چونکە ئەوە کاتێکی هەستیارە کە تۆ تیایدایت. هەندێک جار ئەو گەنجانە یاخودە و هەرزەکارانەی کە بیانەوە تۆنێکی زیاتر لەو ئۆکتاڤی خۆیان بڵێن یاخود لەو مۆدایی خۆیان کە هەیەە لەو چینەدەنی خۆیان هەیەە گەربیانەوە تۆنێکی زیاتر بهێنن بڵێن یعنی ببنە خاوەن تۆنێکی بەرزتر ئەوە نزیکەی 14 بۆ 16 هەفتەیان پێدەچێت نزیکەی 3 مانگ و نیوەکەکە کاری لەسەر بکەن کە بە تۆنێکی پاک لە لاتانەوە دەرەچێت. ڕەنگە کێشت لەوەدا هەبێ هەنێ جار تۆنە بەرزەکان یاخود نزمەکانت بۆ نایەت بەڵام لە ڤیدیۆکانی تریشا باسم کردووە تکایە لە کاتی دانیشتنە قیت و قنجیتان بیر نەچێت دەبێ بە قیتی دانیشی بۆ ئەوەی بە تایبەتی بۆ شان و ملت لە ئاستیەک بنشانەکانە ملت بەرز بێ کە تۆ ئاوا بنوشتیتەوە هەموو کوا بێ باوەشت کرد بێ بە ناوسکی و هەناوی خۆتە ئەمەما کەم و کورتیت بۆ دەرەخا لە کاتی گۆرانی وتنە. بەپێی ڕیسێرچی کۆمپانیای گەکۆ کە پۆلێنی کردووە بۆ دەنگەژێکانی کچان و کوڕان کە تیایدا هاتووە دەڵێ پاکترینیان و باشترینیان تۆنەدەنیەکانی ناوەڕاستی چینەدەنیەکانن. بەواتایەکی باشتر هیچ سۆپرانۆیەک
ڕاست نییە هیچ ئاڵتۆیەک ڕاست نییە لەم تەمەنەدا گۆڕانکاری بەسەردادێت. خۆشەویستانم تکایە بای خاڵی گرنگ هەمیشە لاتان بمێنێتەوە. بۆ نمونەگەر تۆ سایقی سیارەکەت با بڵێن مەکینەیەکی بچووکی هەیە توانی لە 50 یان 55 کیلۆمەتر لە سەعاتێکا ناتوانانی لێ بخۆی بڵێن خێرایەکەی وایە کە تۆ بتەوێ لی بنێوی زیاتر لێ بخۆی مەکینەکە دەسووتێ و بە هەمان شێوە بە پێچەوانەوە کەمێک پێی لێنێ با خێرایی سیارەکەت زیاتر بێت و زووتر بگەیتە جێگەی خۆت کابێ ئامانجمان لە پاکردنەوەی ژێدەنیەکان و تۆنەکانی ئێوەی بەڕێزە. هەر بۆیە تکایە ئەم ڕاهێنانەی کە پۆستیان دەکەم لە یوتیوب بە تایبەتی کە سەرجەم ڤیدیۆکانی با دوور و درێژی تێدایە زۆربەی کات لە ئینستاگرام و زۆرێکیش لە سناپچات دایان دەنێم. تکایە ئاگادار بن فۆلۆم کەن لەم شوێنانە لە فەیسبوک لە ئینستاگرام ئەو گۆرانیانەی کە بەدەنگی بەڕێستان دەتانەوێت من گوێی لێ بگرم و بۆمی بنێرن بە ئیمێڵی amalkurda@hotmail.com بەدەسم دەگات دڵنیابن هیچ کەسێکی تر گوێی لێ ناگرێت لە خۆم زیاتر. سپاس بۆ متمانەی بە منیە بەخشن هەموو جارێک.